بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە خۆشەویستانم خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ئاوادان بێ خۆشەویستانم خۆشحاڵین بەوەی کە دەبیستینەوە کە ئێوە بەرنمەکەتان بە دڵاوە چێژی لەکەن و پێتان خۆشە بەتەئکید بەرنمەکە بۆ ئێوەیە و بۆ ئەوەیە کە ساتێک لەو ساتانی کە ئێوە لە بەردەمی تەلەڤیزۆنەکان دائنیشن ساتێک بێت کە لانی کەم خەم لە بیرکەن و بە جۆرە لە جۆرەکان لە خەم دوورکەونەوە خۆشەویستانم ئەمڕۆ ئێمە هاتوین بۆ یەکێک لە گوندەکانی دۆڵی شاورێ کە پێگوترێ گوڵان یەکێکە لە گوندە جوانەکانی دۆڵی شاورێ و هەروەها یەکێکە لە گوندە زۆر جوانەکانی کوردستان و ئەم گوندە سەر بە ناحەی سەرکە بکانە واتە لە ڕووی ئیداریەوە سەر بە سەرکە بکانە و ڕووها لە شوێنێکی زۆر جوانی شەڵکەوتووە بۆ هیوادارم ئێوە سوود لە بەرنمەکە ببینن و تەنانەت ئەم بەیانیە کە ئێمە هاتین بەم کۆتایی مانجی حوتە یاخود باو بڵێن سەرەتای مانجی هەشتا هێشتا دەرەجەی ئەوەی پێگوتر حرارە یاخود با ئەوە بڵێن پلەی گەرمی زیکی 24 و 23 ئەوانە بووە کاڵەن ئەم ساڵ گەرم بووە خۆشەویستانم بەو هیوای کە هەمومان پێکەوە ئەمڕۆ لە گوندی گوڵان بین مام حاجی با بزانین گوندی گوڵان وەکو بنەماڵە چەند بنەماڵی تیاژی یاخود چەند بڵم بنەماڵە ئاوادانیان کردوتەوە والله جا تقریبا هەمویان بە گوێرەی خۆ ئاوادانیان کردێتەوە جا هەی کەم هەی زۆر جا هەیە زۆر هەستەوە یەکەم هاتێتەوە جاروبار یعنی غەڵەبە بی بەس دوایە شتانان تەنکە بیتەوە کەمە بیتەوە یعنی هاوینان قەرەباڵغترە هەم فێنکە هەموو کاتی ئیشە خەڵک دێتەوە سەر ڕەز و باخی خۆی باش با بزانین زستانان کەسی لێمێنێ بەڵێ لێمینی لێمی تقریبا نێزیکەی 20 ماڵی لێمینی کاک حاجی لێرە بەفر زۆرە بارێ بەخوای بە ساڵە گۆڕێ ساڵ هەیە زۆر باری ساڵ هەیە کەمە باری هەر نەباری ئەو هایە مام حاجی ئەڵەن ئەم ساڵ تەنانەت گوڵانیش گەرمە ئێمە بەیانی هاتین سیرمان کرد پلەی گەرما زۆر لە خوارە بوو ینی نزیکی 23 و 24 بوو گەرم بوو ئەو ساڵ گەرم بووە بەڕاستی ئەمیش دەڵم گەرم بووە پێشی ئەوەی یعنی بڵێن لە ئەمن با حیسان لە ڕابردووی زۆری وە فکر نامینی بەس نەخۆم نەڵم ساڵی هەندە گەرم کەم بووە ئەرێ وەڵڵا ینی بەبیری تۆ جاری تر نەبووە ئاوە گەرم بێ بەزەینی خۆم بۆ چوونی خۆم نەبووە ئەرێ وەڵڵا یەکەم ئاویشە بەڕاستی ینی تەبعاً ئەوەش ئەساسە مام حاجی با بزانی خەڵکی ئێرە بە چیۆ مەشغوڵن ئێستا چ دەکەن لێرە والله جا بە چ مەشغوڵن یعنی بە وڵسات مەشغوڵن و باش تەماتەوە بیستان و شتیوانە ڕز و ئەشتیوە باخسە و ماخسە بە بۆ مەسەلەی ئاژەڵداریش خۆشوێنی زۆر باشی هەیە بۆ ئاژەڵداری ئاژەڵدارن بەخوا بە قسمەتیان ئاژەڵدار وەڵاخ و مەڵاخ و بزنێ گەلی کەمی لێ شوانی ینی بڵێن کەمی لێ پێم یەک دوو پاچە حیوانیە لێ ئەڵێن تۆ لە پەنجاکانە عسکەریت کردووە با بزانین ئەو سەردەمەت بە باشی بیردێ بەخواجە باش و ناباشەی ئەرێ وەڵا بە باشیمە بیردی ینی بڵێن ئەگەر مەلێکیان کوشت و یعنی ئەوە وارێکی عەبدولکەریم قاسمی ئیزراوی بەسەرداکرد ینی ئەوە حەسکەر بوو چۆن لێرە ئەو کاتە لە گوڵانە ژیایی چۆن لێرە ڕۆشتی چووی بۆ عسکەری لە عسکەریە بوو مەبەستمەوەی ئەو کاتە لە ئێرە نیشتە جێبوون ماڵتان لێرە بوو ئەرێ وەڵا ماڵمان لێرە بوو چۆنە ئێوە لێرە بوون و عسکەریتان کردو وەڵا جا لێرە بووین وەڵا عسکەری هاتی لە ڕانیەی بووم بە ڕەژیریان گشتم
ئەرێ والله ڕەش بگیری بۆ بە ڕەش بیرەکە بەرکەوت یعنی منداڵش من باسی یعنی ڕاستیان پێچامەوە ڕانیا کردم هەر نانێش بێمەوە ماڵێ باشە چەند ساڵ عسکەری مەلیکیت کردووە بەخوای تقریبا ماگانم لەوە مەلیک کرد 16 ماگانم کە تەنگینە حافووە کات وڵات نەجاتم بوو مام حاجی بابزانین بردوانی بۆ لەکوێ عسکەریت کرد بەخوای تقریبا لە کەرکوچێم کرد لە سلێمانیم کرد لە ئێشترم کرد لەوانم کرد جاران ئەنگوت عسکەری چاوت دەکاتەوە هەتا گەنجەکان ژنیان پێ نادا هەتا هەکو عسکەریان نەکرد بابزانم ئەو کاتە لە ڕوا بوو والله جا تەبعا وانە گویانە گو ئێستا چاوی نابیتەوە لێرە هەی یعنی بڵێ هەبوو یعنی ڕاینەی نەدیبوو ئەمن بەس بە عالی خۆم بڵێم یعنی هەر شوان بووم یعنی ڕانیم نەدیت کەم ڕانە دیبووم بەس کەم دیبوو ڕەنگە دوایی کە بینی خوایە دنیا ئەوەنە گەورەیە طبعا ئەمە لێرا بڕۆم لەوە حدودی ئەردەن تەبعا یعنی وە منداڵی یعنی زۆرە یعنی وە زۆر لەسەرکەوی ئەرێ والله ئەمە گۆ هەر قەت گوڵان نابینمەوە حاجی سەلام عەلەیکوم السلام ورحمة الله وبركاته بخير بيسرتان كاكا سپاس دەکەین بابزانین تۆ بە مناڵیش یاخود لێرە لەدایک بووی بري أري والله بمن على ليلة دايق بما بابم لما استعيديا وقم خني تو أو كرديا هاتيا لو رمضان بويت ملايرة باشە کەواتە ینی باوکت وەختی خۆی لێرە نەبوو ئەی لە چۆ بوون ئێوە أما خدش بالسانة يا بابا خدش بالسانة ینی لە بالیسانەوە هاتون بۆ ئێرە اللي بالسانة هاتينا برا عقر خني تو أو كرديا أني ولا أسنا قندان لبو رمضان أبيش هاتي تيرا لو رمضان بويت ملاي رمضان أو زا أو خرجي إيرا زور محترموني قلت يا بخوي أما زور رالة تدبي ليرة بيج ندلو بيني دبي ليرة جنبيني والله ليرة دو جنيان له هنا ما شاء الله أري والله دو جنيان له هنا إيك جني أولي كتي ملا محمدي كتي الشيخ ملا محمد مين زي خان بوا داك زلفا داكي ملا خالدي برام مع اليوم نعبان قد زاني بيوج ملابو ملاش برد الرزبو باش بو جني دوميش كتي ملا فتح الله يرتلي بو كداكي بلا أري والله کەواتە تۆ مادام کچە مەلای ئەبێ ئێستا خوێنەواریش بی خوێنەوارم لە خوای بەزار خوێنارم باشە ئەری والله باشە ئەی بابزانین چۆن فێری خوێنەواری والله فێری بووم لە خوای بەزیادبی هەلەکن بابی خۆم فێری خوێندەواری کردم و فێری ئەو قورئان خوێندن و ئەو جاران ئەمەولود خوێندنەوە بۆ کاکە ئەمەولود خوێندن هەر ڕۆژە بەتی ماڵێکی بووم بردن لۆ خوێندنەوە ئەو ژنوژارە خڕەبوونەوە کاکان کردە هەڵا و بەزمە گوشێرە خوێندنەوە ئەشتەک إلا ما شاء الله والله هنجينا دوای بابم أو ليرة أقربو ملا تدريسي دانا تل بنزا فقير أقرد سعادة مستعيدي هل مستعيد هبون باشە فەقیع لەو کاتەیە زۆر زەحمەت بەخێوەکران چۆن ئەم فەقیانەی بەخێو کرد كيف يكردن أو عند حبوي بهمو دمي داكم دوجني لكن بون دوجن لو نان عازر كنوشتي دوجن سيجن قومي إيران يارمتي أنا دا داتن لو ناز عازر كني يارمتي أنا دا سل بنزا فقير أقرد أو زمان ليرة ولكن بس قفتي هاوي نانش أو وقتنا أتونا بنشيلة كي هاوي هوارا أو زالوين دري صابات وكفر صاباتي فقيان درست كا إيه معلمة درست كرا أو تساعد بينس كسن حمود ميل لكن بابم زور محترم بو هريان قلت الشيخ ملا شيخ أحمد زور زاناج بو لقواي بزابي زور زانا بو والله عندنا كباشي بيستو دو صالان خزمة كانن هاتني باليساني قلت يعني إلا دبي بينو إيرا أما سيدي أتنادينا خرتي دبي بيو ملاي ما دبي بيو أما تبينيو كرة خرتي إيرا تندي قلت يعني ناكري ونابي وزارة يجمع رويش لا هرتلي عن جراوة كاكم زني هشتي كاكم زي قلاني قلتي نابي بخوالي ويجرانو مالي لي ويجرانو جاري دوام وازيان هرنا هنا خزمو كسكان إبابم قلت يعني بخوالي دبي هر بينو إيرا أو زا والله حنجي تسينو لمن دريش حتى درسي دانا باشە بابزانم ئێوەشی هانەدا بۆ ئەوەی کە ئێوەش ئەو شتانی کە فێرە بن بە خەڵکی بڵێن بە ڕفیقەکانی خۆتان بڵێن بابزانم تۆ چیت کردووە تۆ توانیوتە مەسەلەن دەرس بە خەڵک بڵێ وانە بە خەڵک بڵێەوە والله تندها كس قرآن سدستي مخدم كتير أخوي بس يعني أري والله ليرش دو صالة سي صالة هاتيني ليرش لواني ستيل فقيم هبوبي كروك تكان مفرقين بيناكم كر يقنزوك أوانا حمودين أري والله أري مرن بفرقي باقي لو دايكانا لو كتانا لو كرانا لو همانا إيرا ملاينيا زابيم خوش خرشي إيرا روزك مسقف يخوين دبار بي ديني لي زياد بي أري بكرش كان هرن بان جبدن هرن جماعتي بكن فيرم كدينا أو هبكن
ئەجا وڵڵە ئارین بەخوای ئاچین جا کوڕشەکە هەندووکە ناچین بانجێ دێنە جماعەتێکەکەن و ئەجا لێرەش ڕێناستم ئیشاڵڵا لە ڕانیەشە ڕاناستایمە با بزانم ئەی قورآن خوێندنی خۆت چۆنە ماشەڵڵا تۆ بەردەوام خەریکی قورآن خوێندنی وام خەریکی قورآن خوێندن بۆتە قورآنم لەوێ دانایە شوانە حتا نانوم حتا سوڕەتی یاسین و تەبارەکەی و هەندێک سوڕەتەکان نەخوێنم نانوم سبەی نانیش هەروە ئەگە هەستام لە دوو نوێژی ئەویشە خوێنم ئەویش هەر سوڕەتی یاسین و تەبارەکەی ماشەڵڵا زۆرم حەز لێنە دەبی هەموو دەبێ ئەوە لێ سەزانم لە دوو تەسبیحاتێ دەبی ئەوانیش بخوێنم وەچی دیکەش ئینشاءڵڵا بە چەند ڕۆژێکی ختمەتێکە و لە حەول قووەتی خوای بەسیار بێ الحەمدولله الحەمدولله ئەرێ وەڵڵا خوای گەورە سەلام هەموو بەدری من دەرچوون ماشەڵڵا لێرە ڕسک و ڕۆزی زۆرە یاڕەبی خوای گەورە بەرەکەتی زیاتر بەسەریانان بڕێژێ بۆیە ئەڵەم هاوکار لەگەڵم بابا تامیان بکەین بزانین چی پێگەیوە بە تایبەتی ترێ باش پێگەیوە خۆشەویستان ئەمە وەک ئەبینن ترشە یاخود پێ بڵێن سماقە ئەم دارەکەی جوانە ئەمەش بەرەکەیەتی بەرەکەی تقریبەن ئێستا کامەڵ بووە واتە ئێستا وەختی ئەوەیە کە ترشەکە بشکێنەوە بابزانم ترشە کوڕم دەوێ ئەمە بخۆ بابێ تاوان دڵم نایە هێشوکە هەمووی لێکەمەوە حیفە چووکە بۆمان ناخورێ بەزاوە یەک دوو بۆڵی لێ تاقیەکەمەوە ماشەڵڵا شیرینە یا ڕەبی ئاوەدان بێ گوڵان کاک ئەحمەد سەلام عەلەیکوم ئەڵێم باب چاوانم مەمنونی سوپاس دەکەین با بزانم شوێنەکەت لە گوڵان زۆر خۆشە با بزانم دڵیشت خۆشە واللهی مامۆستا دڵم خۆش نییە ئێستا بڵێ لە بەچێ لە کاتی گەنجیدا بووم وەسعەکە و هەنەبوو یعنی بڵین قات و قوڕی ژنان بوو قات و قوڕی ژنان بوو وەختی خۆی یعنی تۆ لە وەختی خۆیدا کە گەنج بووم یعنی ژن نەبوون ئللا پشکە گۆڕکە بەیە ینی ژن پێت ناخوازە بە ژن نەبایە ئەو تۆ چت کردووە ژن بە ژن کردووە ژن بە ژن کردی ئەرێ وەڵڵا ئەوە نەبا پێم ناخوازرە مامۆستا قاتی قوڕیش نابوو ئەو دەمای تۆ پێم بڵێ تۆ ئێستا ناڕازی چی ئێستا زۆر ناڕازیمە ئەگەر لە وەسحی ئێستا ئەنۆڕم بەڕاستی گەنجەکانی ئەرحان ئەگەر لیانە نۆڕم ئەوەندە لە خۆشی و شادیدا ینی ژیان بەسەرەبەن حەسوکی ما پێ دێت ئەمن وەختی خۆ ینی زۆر بە نەخۆشی مامۆستا ئاتێنە جانەگە من ئەمسالی من تارە هەبوو تۆپ هەبوو حکومەت هەبوو هێریشی حکومەت هەبوو ینی جێش و جاش هەبوو داتە سەر منتیقەی ژیانن نەبوو جاماناتەوە گەنجایەتی ئەو دەمای ژن و پیا و بەڕاستی گەنجایەتەکەن هەموو بەلاژڕۆیی باشمادام وایە با بپرسم بزانم چۆن ژن هێناوە واللهی مامۆستا ئەمەن ژنم کە هینا بەخۆ حەزم لێکرد پێم خۆش بوو بیخوازم بە حەقەتی لە ڕێی ماڵێ پور و مورانم جیرانی بوون گوتم پشکە گۆڕکم لەگەڵ ماڵی عادی ئیسماعیل هەیە بەڕەحمەدی نەمایە بابی ینی لەگەڵەوانە پشکە گۆڕ کرد ئەمن خوشتی خۆم داوان ئەوان شتی خۆی دامن بۆ کوڕەکەی پشکە گۆڕکن کرد و لە ڕێی پور و مورم یانیوان گوتیان پێن خۆشە و ئەگەر ئەوان مافیقن ئەوە مافیقەبی کاک ئەحمەد باش تێشی کە بپرسم با بزانم ئێستا من ئەم بەیانیە تامی زۆر شتم کردووە چەند نەوع ترێ هەنجیر چەند هین هەڵوژە با بزانم گوڵان لە ڕووی میوەهات و زرعات و ئەوانەوە بە چی دەوڵەمەنە و چیتانێت مامۆستا گیان گوڵان لێرە مۆژینیا خورماینیا گەنا بە ئەشتی دیکە بە هەمووی دۆڵەمەندە ئەمن بەش بەعاڵی خۆم هەر ئەمن لاسوورە هەرمێ بڵێن ئەنواحی هەرمێ و لاسوورە و ینی هەنجیری زەرد و ڕەش و ترەیسپی و ترەی دێمی و بڵێن ترەی دێمەکار و ئەنواحی ترێم هەیە ئەنواحی بڵێنەوە سێ چوار نەوع هەنارن هەیە هەناری هەڵبجەین دروست کردیا هەناری قەدی من هەیە خۆش سێون هەیە سێوی منتیقەی نەک سێوی خارجی سێوی منتیقەن هەیە
برا بڵێ ئەوانە هەمووشتن هەیە و لە خۆی بە زیادبی گوڵان زۆر ینی شوێنێکی سازگار و بڵێ ئینجستانان ئەگەر باران بەفر و باران هەبی 2 مەتر بەفری لێ ئەباری هەندێک ساڵان مەترێک هەندێک ساڵان نیو مەتر جا ساڵی ئەو هیچکە ساڵی بی ئەوە هەرکەم وڵات تاسپێ بی و ینی کەمە بی بەڕاستی بە ئەو ساڵ نەبوو. کاک ئەحمەد تۆ ئەڵی گلەیم هەیە سەردەمی ئێمە قات و قڕی بووە باشە بەس ئێستاش ئەلحەمدوللا هەر باب لە بابی سوعبەتە ئەوە قژەکانت لێ بۆ یاخ کردوێتەوە بە تەماچی واللهی مامۆستا بۆ خۆی ئاڕا هاتیمی ئەگەڵیگەنە تەمە خەلاساویشەکە وڵی مامۆستا ئیشەکەم کوێتا یا پێاتی خانەنیشی نابوویم هێری وڵی خانەنیشی نابوویم ئەرێ بەخوا ینی خۆت بەدەستەوە داوە ئەرێ بەخوای خۆمان بەدەستەوە دا ئەلان منداڵم زۆر لێ بێترسن هەر ترسیان یاڵێ کوڕەکەش نێبینی بینە ئاڵێن ئازان یانە کاک ئەحمەد ڕۆی تازەش نێبینم ما جارانوە نەبوو ئەگەر گۆت پاش نێبینە 100 شەڕە بوو ئەرحان ئەوە نەمایە دەگەر دەیدی باشە تو پێم بڵێ با بزانم لە گوڵانێ مەشغوڵی چی بەچیەوە سەرخاڵ لێرە مامۆستا بەخوا باخچەند هەیە بەڵام ئەمن ئەرحان زۆر خۆماندی ناکەم ئەوە کوڕەکانم هەیە لە سایەخوا و پێغمبەر ینی باخچەم هەنە باخچەمادایەتە کوڕەکان هەر کەسەیان باخچەکی لێ بخۆ هەمەیەت دەینن باخچە ئەمەنیشی ناکەم بخۆم ئەو ئەسەرفاتکاریەکەم بڵێم وڵات 4-5 مانگامە هەیە و ئەوانە ئەگەڵیان خەریک و دێم و ئەچم و سەردانی باخچانەکەم و لەگەڵ کوڕەکانم و ئەچینە نەباغی و ئەو هەلە باشە کەواتە خۆشی گوزێرێنی خراپ نییە ئەی بۆ دڵخۆشنی والله جاتڵم خۆشە بەڵام لە چاو جاران مامۆستا ئێستا هەموو لەسەر کەتەلۆ کاشن بەو عاشەرە ئەڕازی نینە دەنە مامۆستا ئەمە ئەلێرە وەختی خۆ ئەچوینە ڕانیێ بە سواری وەڵاخ ینی بڵێن بارەدار نەبر وەڵاخن ئەچوینە ڕانیێ بارەدار نەفرۆژ هەنار نەبێت بارەسێ و نەبێت زۆر بە نەخۆشی بەڕێ نەکرد وەختی خۆی ئەجا لە هەندێکوانەوە ئەو دەما ینی هەموو کەس وەکێک بوو دڵتی خۆش بوو ینی کەسەک نەبوو لە کەسێکی زەنگینتر و دۆڵەمەندتر و یعنی پارەی بە نامواری پێیا بکە ئەرعان پارێر ئان هەندەکە زۆر بە نامواریان پیا ئەکا یعنی هەندە کەسی مرتاحنیارشی لەو کەسابی تۆ گەز بە نامواری پارەی پیا ئەکا بەدزی پارەی پیا ئەکا یعنی لەسەر عارەقەی پێیانەکردیا ئەجا ئەو نامرتاحیا هەیە لە شار و لە گوند و لە هەموو شوێنێکی هەم نامرتاحیا هەیە نامرتاحیەکەش خەتای چیە وڵا خەتای حکوومەتە حکوومەتەکەن ینی ئیوە نییە کە بڵێن لە وانێک بڕوە بە عەدالەت نەڕوە بە عەدالەت بڕوە ئەرعانە من چەند خەباتی خۆم کردێت و چەند خەباتت کردی کاکە هەمووش بە پێی خۆ حەقی خۆی دێ یعنی کەس مەغدور نەبی ماشەڵڵا بەر و ماڵێکی خۆش و جوانت پێم بڵێ بزانم چەندێ دڵخۆشی بەوەی کە لە گوندێکی وەکو ئێراژ لەخوای بەزیاد لەخوای بەزیاد بابزانم چیت هەیە وەکو چێڵ و بزن و ئەوانە چیت هەیە بزنە 3 مانگالە ناهەنە و چی دینە باشە تۆ پێم بڵێ مانگا بەخێوکردنیان بە زەحمەت نێ لێرە بەرێ وڵا بە زەحمەتە بەرێ وڵا پێوەماندیە بین و دەبی اتفاقیان لە بۆ پیا بکەین و لێیان خوڕین و بیان هینینەوە بەرێ وڵا باشە چێتان لەگەڵاژی تۆ بەتەنیاژی لەگەڵ کەسی دینە مناڵەکان ئەلحەمدوللا هەرێکەی ماڵی خۆی ناهینایە و ماڵی خۆیان ناکردیە و ڕۆیشتینە ئەی بابزانم ڕۆژانە بەچیەوە بەسرە بن لێرە واللهی هەندێک تەماتۆکە و خێروش ناکردیە و بە چی دینە ئەوەندە مانگالەش ناهەنە و هەر کەس پشێ خۆ تەماتە و خێرانەکە و چی دینە باشە ئەی ئەو بەروبوومی باخشتێکە هەتانە چی لێکەن واللهی جا کوڕا لە بە خۆفرۆشن و ئەکەن و ئەدێرن و ئیوانە ئیمەنیە کەسەی بەشێ خوارداینە و یاڵڵا یاخۆ کەواتە ینی ئێوە ئێستا لێسا و باخ و بەروبووهینەکەتان بەش کردووە بەڵێ بۆ کوڕاندانایە هەر کەسای خەریکی بەشێ خۆیە باشە بابزانم تۆ لێرە بە غاز ئیشەکەی یا شیوشت بە غاز لێنە یا بە غاز باشە ئەی دار و ئەو شتانە بەکار وەڵاهی لە بۆ سۆبەستانێ بەکاردێنین نەخۆ ناوەڵڵە بەس لە بۆ سۆبە باشە پێم بڵێ بزانم بێتاقەت نابن کاوها بەتەنان لەگەڵ ئەوە ڕزەبینی چۆلە ستانانگەلێکی چۆلە باشە ئێوە زستان لێرامێنەوە بەڵێ رێ وەڵڵا مالێرامینینەوە دە ماڵی باشە کە گوڵان بەتەئکید بەفری زۆر لێبارێ زۆریانێ باری بەڵاو 2 ساعت بەفرینە بە ناشکرینە
مام عمر با بزانم تۆ لە کێوە لە گوندی گوڵانەژی والله من حل بداياتي كبويم لغوندي قول انا اجي جهر لە مناڵیەوە حل من اليوم تماشاك تقريبا لبنجا ودو كبولد بو هلير بولد بو باشە با بزانم لە ڕابردووە چ کار و کاسبێکت کردو ئەو کاتە دێ بە زەحمەت بوو اتو بابي بلا من لوقتي خو معنا دو يبلين زورم شوانتي كرديا شوان لاول جار حتى خو معنا دو يبلين بومبا 15 سال لوي بولاوه ل 15 سالي بولاوه طبعا بخوت زين اليرا وخو بلين رشولا طبعا دو بخيوك ايوان بخيوك اليرا لو كنت كان هروايا لو كنت كان هروا بلدواء وشوا اگر بوما تقريبا دوري بيستو تقريبا لدوري بيستو اوال لو دوري حسابي كبوما فيش مرقه حتى لا عفتا خان وبومي حتى كو عفتا وبينج لا عفتا وبينج بولا وشو طبعا شو عالمهم شو ايراني مش شو ايران لايرانيش طبعا غرامو جنوب العراق او جاك هاتمو لبسوا بينج دي حفتا وشش بحماشي وكارو كاسبتيم او بو لبسوا بينج دي حفتا وشش بومو بيش مرقه لا يجتي ايش مهر او بو باشە ئەو دوایی لە حاجی ژنێژە پرسییم بزانین کە تۆ هەر پێشبەرگە بووین چەندێک ژیانی ئەمی بە زەحمەت بووە باشە با بزانم تۆ ئەی ژنانت پێشمەرگایەتی بووە دوای پێشمەرگایەتی بووە والله هي من دوشيكك ما هي لاي ارى والله دوشيك ما هي عندك كان دوسيك تيناوە بلى عندك كان طبعا لا عفتها خام بوا عندك هر اوش عفتها خام بوين تيجي جا عندك الهشتها خام بوين او بوا ئەی مناڵ لەوانەی تر هەبووە لەو ژنانێکە لە ڕێکەکە نەبووگەنە خۆ لێدیا هەبووە باشە با بزانم کار و کاسبی جۆرە کار و کاسبێکت کردووە مەمەسمان شوانی واز لەبێنە هەر لە زرعات و لە باخ و باخداریەوە تاکو کەر و کاروان و ئەمانە بەڵێ لە ئەوەیدا مەسەلم کە بڵێن بۆ خۆت ئەزانی ئێرە کە ئەکرا وەکو بڵێن گەنم زۆ ئەو دەمای لێرە بەداسی فەلاحەتی ئەکرا بەوج بەداسی ئەدرواوە جاکە بەداسی ئەدرواوە ئەو دەمیش بڵێن وەک وەلحان نەبوو مەچینە شتی و هەبی بەس چ بوو دەبووە گا و ئێستر و بەداسی بیدورەوە بەداسی ئەگە دریۆ ئەو جادایانێ کە دادنا بڵێن جۆخینەکن لە بۆ ئەکرد کە جۆخین لە بۆ ئەکرد هەڵستاین تقریبا ڕەشەوەڵا گازۆتن کو ئەکردنەوە یان ئێستر ئەوە تقریبا شەو ڕۆژدانن لێ ئەخوری دەبووە جێرێکی بەڵێ جێرەنە کرد و جاهتا ماوەکی ئەو جامعنا هەسەر جەمی تقریبا مانگونیەوەکی پێ ئەچوە هەتا دەرهینەوەخانی بڵێ با بزانم شەنت کردووە شەن بڵێ شەن بە چ باەک دەکرێت وڵای خۆش بە شەو باش و بە ڕۆژ باش یعنی ئەو دەبی کرشەکەی بڵێن بارمتەکەی دابنێ جاکە شەو بای هات بە زۆری بە شەو باە بڵێ لەبەرەوەی بە شەوێز چاتر بادێ بە زۆری بە شەو باە باشە ئەی با بزانم ئەم ئێرە وڵاخە بەرزە ئەوانەیان نەبووە وڵاخە بەرزەی لە وەختی خۆ کوێخامینە هەبوو کوێخامینە هەبوو ئەسپێکی زۆر ڕێک و پێک و جوانی هەبوو ئەسپێکی زۆر جوانی و بەزەوی هەبوو بەزەوەی بەڵێ ئەمەوی بێ بەزەوی هەبوو بەس باشە ئەی ئێوە ئەم بەروبوومی ئەم باخانەتان چۆن ساغە کردەوە ئەمە بەروبوومی ئەو باخانە ساغن ناکردەوە تا ئەو ساڵان نەتەماتە ساغ کردەوە ئەنی نەتانە فرۆشت نەنفرۆت هیچ شتێک نەسێ خۆی ڕاستەکە لە لادێ جاران وابوو شت فرۆشتن بەبوو دایانگوت عیبە نەفرۆشە هەمویان بەخشیوە بەڵێ هەموو مەعنا نەک بەخشین مەعنای گوێن پێ نادا هەڵ ئێوی ئەم خواردووە هەڵەوەدا و یا میواندات ئەوە بوو گەنە خۆ نەوەڵان نەئەفرۆشا هیچ ئەوە شتانە نەبوو دەباشە با بزانم لە ژیانی خۆت تا ئێستا ڕازیت ئەوەی کە بەڕێت کرد لێ ڕازی بووی بەڵێ زۆر لێ ڕازیم ئەزانیت بەچی ئەگەر لێی ناڕازی بم چ بکەم باشە ئەگەر ئێستا گەنج بیتەوە هەمان شتەکەیتەوە مەسەلەن بۆ نمونە پێشمەرگایەتی ئەوەی کە کردەتم بەڵێ نوەڵڵا ئەوەی کە کرد زۆر ئەشما کردی ئەوەی کە بڵێ ئەتوانەیە گەنج بیەوە ئەیکەی نەخەی طبعا زۆر شتێت و لێ پشێمانی بەڕاستی ئەشتێکی وەخەی بڵێ بە تەمەنی هەرجەکاری کە ئەیکەی فەرقی هەیە لەگەڵا باش دەبا هەندێک قسەش لە حاجژنی بپرسن باش توخوا حەوت قسانی لێ پرسە باشە پێت خۆشە نەک پێم خۆشە هەتا حەوتان ئەزەکەی بابیزبی باشە خەدیجە خان با بزانم مامۆمەر وتی پێشمەرگایەتیم کردووە با بزانم ئەو کاتێک کە ئەو پێشمەرگە بووە ئەی تۆ با بزانم ڕەنج و کوێرەوەری تۆ چۆن بووە چۆن ژیانت باڵێ کردووە ئەو بیدایەتەکەشی بە پێشمەرگایەتی یادی هەر بەبی پێشمەرگەبی ئێستاش بەی پێشمەرگەبی ئەن هەنگە بڵێنە دیەکی شەڕا بەبی بڕوابچی ئەی تۆ دەیەڵی بچێ واللهی زەمیژدانم کەفێ خۆتە خۆنی زانی
والله جامگە تا پێشمەرگە بوو تووتنمە کردو تۆ باشە ئەی ژیانی تۆ کە ئەم لە پێشمەرگایەتی بووە حتمما دوور بووە لێرە ئەی تۆ ژیانە لێرە چۆن بەڕێ کردووە جاربە هەبوو 3 مانگان نەداهاتەوە 2 مانگان نەداهاتەوە 250 کیشمان نەبوو 250 هیچ چیە ئەی کەواتە تۆ چت دەکرە و کات والله شکرێ خوای گەورەمە کردو هەر ئەو زروفیش خۆشتر بوو لە ئێستا ئەو زەمان خۆشتر بوو ئەو باش ئەو ڕەنجەی ئەتاندا ئەو کاتێ ئێوە بە چیە ژیان دەبووە کاس پێ بکەن تووتن نەکرد تووتن نەکردو ئەگە تووتنیشن پاییزان ئەفرۆت پارن بەشێ ئەبوو حتا داتۆ تووتن نەکردەوە بەس باشە تووتن زۆر بە زەحمەتە تۆ پیاوت لێرە نەبووە چۆن بۆت کراوە واللهی برای بەڕێز پیاوم لەکن نەبوو تووتنم ئەکرد تووتنم ئەشیش هەیب نەبی ئەنا لە مشتاقم ئیشکم ئەکرد هەڵم ئەگەر ئەشم فرۆت ئەز ئەو کەلوێجێ لە ماڵێشم پێویستی پێ بۆ ئەم کڕی بەشێم ئەبوو حتا داتەوە ساڵی ئایندا ئەی باشە ئەی بابزانم خۆشکور مناڵتان هەبووە والله لەخوای بە زیادبی والله ئەمن چ منداڵینە باشە ئەی ئەو حتمما مامۆمەر خۆ پێشتر وتی لە خێزانەکانی خێزانێکی دیکەن هەیە ژنێکی دی هەیە لەون منداڵ هەنا بەس ئەی مناڵەکان لەگەڵیەوە نەژیاون بەری والله ئەمن گەورەم کردینە فەرقی بەداکێ خۆ بە من ناکە نەربەکێکن خۆی وەختی خۆی وابوو الان ئەو منداڵی ئێستا دیتن ئەو منداڵان ئەدا کوڕ ئەشتە گەنەبی ئەوە نییە ڕاستە فەرموو ڕاستە فەرموو دەی خۆی گەورە سەلامەتان کە یاخوا ئەی بابزانم ئێستا چیت هەیە چ دەکەی والله الحاج برای بەڕێستن هەیە الحانیش گاو گۆلێکی زۆر نەهەیە و ڕەشەوڵاخ نەهەن الحەمدولله ئەجا ڕەشەوڵاخیشە بینی گۆل پار ناهەنە و 5 مانگان هەنە و ساڵی هەژنەوە گۆل پاران ئەفرۆشین و ئەوە ژیانی خۆ پێ بینە سەری ئەی باش ئەی بابزانم ئەی زرعاتی دەکەن زەرحاتیش هەندێک تەماتان بەشێ خۆکەی پیوازێ بەشێ خۆکەی ئەشتی بەشێ خۆکەی بەشە خۆ دەست و برادێن و خزمەتی خۆکەین و چی دینە باشە بابزانم تۆ قەدیم هیچ هێندێک شتیان نەکرد مەسەرەن تەونیان نەکرد و توزانم گروسیان دەکرد و ئەو شتانیان نەکرد بازانم تۆ هیچ لەوانە نەکرد وڵی برای بەڕێز ئەلحانیش تەونم نەکردیا بەڵا پورم هەبوو تەون کەر بوو نەنکم هەبوو تەون کەر بوو ئەو مەشەم داکی تەون کەر بوو نەنکی تەون کەر بوو ئەمن بە خۆم گوریسم کردیا مەشکم کردە مەشکی پێستی وڵاخات مەشکم کردە پێستی حیوانینە پێستی حیوانە پێستی بزن و مەڕ و ئەو شتانە پێستن پاکە کردەوە و بەگەنم و جۆن هەڵداخنی جوان حتاوان لێ ڕەم ئەوستەڕقە بوو ئەجا ئەو جارێکی نێ بەتاڵن ئەکرد و بە دووکەڵەتان نەکرد دووکەڵ ناڵا بە دووکەڵێن ناک بە دووکەڵش نەکرد ڕاستە خانێکی بە دووکەڵ بە وەو جێندێ خسەتا هەڵتانەواسی بە دووکەڵە بۆی خۆش ببێ وڵا جابجان مەشکن تێدا ئەژان بە قوڕام دۆی ئەو دەمای خۆشتر بوو لە ئیل هەنگە بە کارەبای ئەەکەین ڕاستە ئەتو پێم بڵە بابزانم لە ژیانی ئێستا ڕازیت وڵی لە ژیانی ئێستا لە خوای بە زیادبی ئەوەندەیە ئەشتی زۆرە و پارەی زۆرە سوتەمەنی خواردنەی زۆرە جلک و بەرگی زۆرە نەخۆڵی لەوە مەسەلەی زەما جاران خۆشتر بوو دنیا بەڕوحمتر بوو ڕاستەکی خەڵگەڵێک باشتر بوو ڕاستە وەکی دیکە خەبین کەسێک ئەشتێکی هەبائێکی نەبە هەر وەکێک بوو جوان ئەی بابزانم لەگەڵ مامۆڵەتی شکر وەزعتان باشە و شکر دڵخۆشن بێکین هەندێک شەڕانەکەنی خۆی ئەو بڕە شەڕە هەر دەبێ ببێ هەندێک شەڕانەکەنی و هەندێک جارە پێک دێنێ و جاوە بەخوا ژیان هەر وایە ینی هەر دەبێت شەڕێکی بکەی و دوای ئاشتیش بیتەوە و ئەنجاڵەن شەڕی هین ئاشتی دوای شەڕەش خۆشە هەدی ناڵێ دۆستایەتیە پاشی دوش بنایەتیە خۆشە لەشی نایەتیە جوانە ئەی بابزانم هاتوچۆی شارتان چۆنە ئێوە هەر بەدایمی لێرەنیا هاتوچێ شارەکەن وڵی لەخوای بە زیادیە کەسێکی سیارەی خۆی هەبی سیارەی خۆی پێی حەزەکە ڕۆگە بیجا بەو شاری وەرەوە نامە بەسمەوە ئێوە بنەیەکتان هەیە لە شار هەندێک جار لێرە بن و بڕێجار ماڵەکن نحیە سەرکە بکانە هەیە لە سەرکە بکەن ئەدا پێن خۆش بێچینەوە وێ پێن خۆش ئەو هەموو دێنە ئێرە و بەبێ فەرقی دەی ئەلحەمدولله شکر دەیەکەشتان جگەلەوەی کە دێکی ئارام ئەوانەیە هینیشە هەوا و هینەکەی زۆر خۆشە باشە ڕێز ئەو گوندە زۆر گوندێکی خۆشە حتاگاتە دارە بنێ ئێرە نەحیەی هەموو گوندانە ئەڵێ سەرکەداری شاوریانی ئەوە خەڵکەم لە بۆ شاری چولهان خەڵکەم ڕۆی لە بۆ شاری وەنها خەڵکی ئاوەدان بیتەوە ئاوەدانە بیتەوە و ئیوە هێدوو ماڵاندا ئانێ خانێکی لێرە ئەکایەکی لە شایە نەخۆ ئەو گوندە نەحیەی هەموو گوندانە تاگاتە دارە بنێ ئەو گوندە ئی بەناوبانگە زمانی خۆ زمانی بڵێ بە بیریە من بە بیری بە ئەو باپیرانم
ئێرە ڕندێسپی لێ بووە مەلای لێ بووە ئاغای لێ بووە ئاغاشی لێ بووە ئاغای لێ بووە تۆ بەبیر دێک ئاغای لێ بووە وەڵڵا بینم دێگەر ئاغای لێ پیاوی سولح و سەلاحەتانی لێ بووە ئەو کاتە مەسەلەن بۆن منە چۆن دیان بەڕێوە بردووە ئەزا وڵڵی ئەویش ئەو دەماچ کەسێکی دەغودانی هەبایە کەسێکی کرد و جۆرخوین و دەغودانی هەبا ئی دەوڵەمەند بوو فاچی فەلاحەتی بکردایە دەوڵەمەند ئەوی فەلاحەتی هەبایە ئاکی دۆڵەمەندە باش وەکیل حال نەبوو دۆڵەمەندی بە پارەی بی لە بیدایەتەوە گوڵان بە شارەدێدان درێن ئەو گوندانەی دەور و بەری هەمویان سەر بە گوڵانێ بووێ لێ ینی گوڵان چەقێک بوو گوڵان ینی مرکزێک بوو مرکزێک بووە مرکزی ئەو گوندانە بووە لە بەردانگەی هەورازی ئەو گوندانە هەموو سەر بە گوڵانێ بوێن ئەم دۆڵە هەمووی بەڵێ ئەو دۆڵە بۆ سولح و سەلاحەت جا ئەوە براگەورەی لێ بووە ئێرە حازر ڕەسواغەی لێ بووە یعنی باپیری محەممەدی کاکەمزل وەختی خۆ حازر ڕەسواغە گەورەی ئەو منتیقەی بووە ڕاستە تۆ مام حاجی با بزانین گوندەکانی دەوروبەرتان جا ئەو گوڵانە سێ قسمی هەیە گوڵان ئێرە گوندە گوندی پێڵێن گوندی وڵانێ سەرێ گوندی بەرجوانەی پێڵێن گوندی بەرجوان گوێت لێ سەرێ گوندی فێرانی پێڵێن سێ قسمە فێران ئەو گوندی گوڵانێ سێ قسمە ئەو سێ ناوەی هەیە گوێت لێە ئەو جا بچینە بەری مێردێرێ مێردێرە گوندی مێردێرەی پێڵێن ئەو خزمانە جودا بوون لەگەڵ گوڵانێ یعنی وەختی خۆ جودا بوون لەگەڵ گوڵانێ ئێستا هەر جودانە ئەو جادەینە خوارێ گوندی شەکەڵی شەکەڵە شەعود ماڵێکی لێ بوو ئەویش جودا بوو لەگەڵ ئێرە ئەو جا بڕۆینە خوارێ خاروێکی پێڵێ خاروێک یەک ماڵی لێ بوو ماڵەکە شوانی بزنەگەلی بوو ناوی خۆشی پێوە بوو خاروێک ئەو جا بچینە گوندی ناوەزینان ناوەزینانیش گوندێکی قەدیمە ئەو جا سوڕێینەوە بێردبی گوندی بێردبیە لە بێردبیە ڕابسوڕێینەوە بەردانگە گوندی بەردانگە گوندێکی گەورەیە ئەو گوندانەی دیگە سکۆکەنە بەس گوڵان گەورەیە ئەمما بەردانگەش گوندێکی گەورەیە بەڵێ ئەو جا گوێسکەلان هەیە گوندی گوێسکەلانێ گوندی گوێسکەلانە گوندێکی سەر بەخۆیە قەدیمە لەوێ ڕۆین گوندی چینە ئەوەی بچینە کەوبێن گوندی کەوبێنی کەوبێن هەیە لەوێرا هەیە پڵنگان وەختی خۆمەلا ئەمەد عەلی لێ بوو یعنی ئەویش نەوع ڕئیسە ناوی هەیە پڵنگان پڵنگان مەلا عوسمانی لێ بوو مەلا ئەمەد عەلی لێ بوو ئەوانە ئەویش نەوع ڕئیسە بوون دەبێت زۆر لێە بەس لە بەردانگەی هەورازی هایدی گوڵانێ سەر بە گوڵانێ بووە براگەورەکەی لە گوڵانێ بووە باشە مام حاجی تۆ شتێکەکەمان بۆ باسکە ئەڵێن تۆ شتە زۆر لە بیرە و نەزیلەی زۆر ئەزانی کوتیان چیرۆکێکی هەیە باسی پڵنگێکیە کاکتم ئەگەر باسی پڵنگەکەمان بۆ بکەی بزانین ئەو پڵنگە چۆن بووە ئەوە لە ساڵەکانی ئەو ساڵانەی ئەگەر شورتە هاتە دەرێ شۆڕش دانەم درابوو ینی ساڵی تقریبا پەنجاکان ئەو بۆ سەرەوە پەنجاکان بۆ سەرەوە ساڵێکی وە فکرم لێ شورتە لە هەولێرێ و لە بەغدایە لە هەموو شورتە هاتە دەرێ هاتە دەرێ هاتە ناو شۆڕش گوێت لێیە بارانێکی زۆر باری زستان بوو ئێمە ڕێم کەوتە دۆڵی ستێرۆکان دۆڵی ستێرۆکان لای زینی وەرتێ لە بەینی شاخی گردبی و شێورد دوو شاخن
بەرامبەرن پڵین کەیە لەوێ پڵنگ لەو شاخەی دێتە ئەو شاخەی ئەمن قەزا و قەدەر ئێسرەکم پێ بوو بارێکم لە بۆ وەرتێ ئەبرد ئەو دەمای ئەو منتیقە چۆل بوو چۆلگە بوو لێڕەوار بوو گوند و هیچی لێ نەبوو ئاوەدانی لێ نەبوو کەسێک ئەگەر یعنی سیلاعی پێنەبا نەیەتوانی بەوێدا بڕوە دار و نزار و ئەوانەش هەموو لێڕەوار و نزار ڕێیەکە شتێک چوو بوو بارانێکی زۆر باری بوو ئەمیش ئێسترەکەم دەنگەدا لە بەینی شاخی شێورتی و شاخی گردبی پێ ئەوەنی تەماشام کردی ئێسترەکە ڕەوی بەلای مندا ئەمیش قەمچەکم لێدا ئێستەکەت ڕۆی تێپەڕی تەماشام کرد پڵنگەک لە بەرزایەکی پڵنگەک دانرایە یعنی پڵنگەکە دەمی لەسەر لە پاندانا بوو چاوی لە من بوو قەتیشم پڵنگە نەدی بوو بەس منداڵ بووم گە تاریفیانە کرد ئانە بۆ پڵنگ وایە و پڵنگ بگاتە زەلامی هەلایەکە تۆش ترساوی حتمما زۆر ترسام سیلاعشم پێ بوو مێر منداڵە بووم تازە لەوانەیە 15 ساڵانە بووم بەس سیلاعم پێ بوو بارە مازیەکم پێ بوو مازیەکەم ئەبردە وەرتێ لە گوڵانێڕە گوێت لێە بە دۆڵێ هەدا ئەمیش ئێسترەکە ڕۆی بەینەکی وەستام زۆر ترسام لەرزیم منداڵ بووم پڵنگەکە ڕووی لە من بوو قورئانتە خوارد چاوی لە چاوی مندا بڕیە زۆری لێ ترسام وەختێکی پاشەکشەکم کرد دەی کشیمەوە تۆزێک لێم لادا لێی کەوتمە پشتەوە ئەوە ئێسترەکان ڕۆی ئێسترەکە ڕۆی لە بۆ لای وەرتێ بە دۆڵێدا بارە مازی لێ بوو وەڵا وەختێکی لێی وە پشت کەوتم ئەلەرزیم یعنی پیاودروێ نەکا سیلاعەکەم لە دەستدا ئەلەرزی ئاخیری گەلەی وە پشت کەوتم لە پەنا بەردێکی گوتم تفەنگێکی لێ ئەدەم هەر تەماشام کرد هەر لێ وردمەوە هەر تەماشام کرد ئەو پڵنگە لە جێ خۆ نەجوولە لەوانەیە قالبی مەترونی وەکە بوو بێ پڵنگەکە زۆر درێژ بوو زانازام نە لەبەر تۆپینەکەی درێژ بووە نە هەر درێژە پڵنگ کلکیشی ئەوەندە بوو ئەوها لە بڵندێکی دان نابوو دەمی پڵنگەکان لەسەر لەپەکاندا نابوو بەروەڕێ بۆ ئەوەی عالەمی لێ بترسێ کوژرا بوو من نەمزانی کوژرا ئەوەلی وەڵامیش بەردووکەکەم هەڵدا بە ترسەوە ئەگە بەردەکەی پێکەوت نەجوولە تۆزێک لێی دوو کەوت بوومەوە چبوومە پشتەوە وەڵاگە نەجوولە تۆزێک ئیسراعەتم کرد و ترسەکەم ڕەویەوە زاپیا و بە منداڵ زۆر ڕاستە منداڵ کارە بوو وەڵا هاتم ئەگە چوم تەماشام کرد دوو تفەنگیان لێدا بوو تفەنگێکیان لەو تەڕادەیدا بوو تفەنگیشیان لە بن پیلیدا بوو بەس خوێنی پێوە دیار نەبوو دەنا من گە خوێنەکەم دیبا ناترسە ڕاستی ویان لێ کردبوو عالەم لێی بترسێ یعنی ئەو هەیاندا نابوو وەڵامیش شعر ئیمانێکی بە حەقم هینا ئەوجا دەورەم هەناسەکەم هاتۆ و ترسەکەم نەما زۆرم پێجوان بوو ئەو پڵنگە ئەنواعی ڕەنگی دینە وەڵا بەینێکی چاک تەماشام کرد بەس ئەو سەهوەم کرد ئەمن لەوێ ڕۆیشتم ئەو پڵنگەم لەسەر لەپان لانەبێت لەبۆ خاتی کەسێکی دی لێ هەتا گەی مەزینی وەرتێ ئەو فکرم نەهاتە قەلبی وەڵا ئەوزا شومە دیوی وەرتێ جێیەکی لێ چاکی مەلازبەیری گەڵێنێ ساخانەك لە خوارێ بوو پێشمەرگە ئێگەیکە هاستویانە کرد پێشمەرگە کەم بوو دەمای ئەمێش گەیمە ئەو چاخانەی سوئالەکەم لێکرد پیاوەکی لێ بوو ناوێ ئەوڵا بوو تمکا ئەوڵا کەست نەدیە باسی ئەو پڵنگەی بکە من لەو پڵنگەی زۆر ترسایی وەڵای گوتی دوو پیاوی بارزانی بێرە داهاتن تی گوتیان پڵنگەکن لە فڵان جێی کوشتیە داشن نایە لە بۆ خاتری ئەوەی عالەمی لێ بترسی ئەمن ئەو دەردەم دی لە چەنگی ئەو پڵنگە باشە مام حاجی شتێکی تێراڵێن تۆ وەختی خۆی پیاوێکی دنیادی دە و چاوکراوە بووی گوندا گوندت کردووە سەفەری دوورت کردووە ئەڵێن
هاتووی لە گوندان شتت کڕیوەتەوە دوایی مەسەلەن لە شوێنی تر فرۆشتوتەوە جا کەلوپەلی ترت هێناوە بۆ گوندەکان ئەوە چی بووە ینی ئەو ئاڵوێری کە تۆ کردوتە ئەو شێوە چەرچێتی و شتێک کە کردوتە چۆن بووە ئەوە چەرچیان پێ بوو بەڵێ بەڵێ ئەگەر لە گوندی کەسە تۆزەک پارەی هەبە ئەو دەمای فەقیری بوو بەڵێ یعنی پارەکەم بوو بەس ئەمن بەخۆی ئەوەی برایەکەشم ئامادەی سەرپێی ئەکرد برایەکەم هەبوو ناوێ عەلی بوو زەلامەکی ڕەشید بوو بەڵێ توتنی ئەکری و ئەی بردە دەشتێ و دەیهیناوە ئەمیش لەوێ ڕاتۆزە فێری معاملەی بوو ئەمن لەو گوندەی معاملەمە کرد مازی بە ئەم کڕی دنکە کردو بە ئەم کڕی پیواز بە ئەم کڕی دویز بە ئەم کڕی گوێت لێە بەڵێ ئەو دەمای ئەمن ئەو معاملەمە کرد 1200 بە نیو دیناری بوو 1200 لەو بەری مێردێرە دویزی ساکیان هەبوو بڕوا بکەی 200,000 کڕی بە 100 دیناری ئەوە چۆنە ساغە کردەوە دەتبردە کوێ لێرەم ئەکڕی خڕمە کردەوە برایەکەم ئەی بردە هەولێرە ئەی بردە هەولێرە لە هەولێرەی ساغ کردەوە بە فەردەیە فرۆش ئەو دەمای یعنی ئەشتەکان پارەیان ناکرد ئەو پارە بەی ئەو پارەیە کرد یعنی ئەتوو